کوانی خاڵی لاوازی من پێتان دەڵێم ئاوازی من بۆ خۆی ڕوونە پێویست ناکە باسی دەم جیاوازی من نەفرەتم لێ دەکەن کەچی خۆیان نەفرەتینە ئێوە گومتان هەیە سەیرن ئافرەتینە بۆ خودتان چینە ئەی گەوجینە هۆ گەنجینە هۆ بەنجینە من گەنجینە دەورە پێم لێ بزانم ئەدی ئێوە چینە شانەی هەنگمان گوێنی من دەدزرێت و پێی بەرز بووینە ئەو کەسانێک کارە خەڵیکی ماڵی خەڵک دزینە ئەی دزینە ڕۆژێک دێت و پێتان نامینێ شەوێشتن نەنووسە یەک وشە لێ ناهێنرێ بەرزە بەرزە بەرز نزمتر لە خەزان ئەوانم دانابوو پیرۆسترە لە خێزان لە هەموو خزمان خۆی لە ناوخینی گەوزان حسابی لەسەر کراوە وەکو گەوزان کێ دەڵێن لێن من هاری دەکەم بابەتن من هێزی خۆم نیشان دەدەم لە هیچ نەترسام لە هیچیش ناترسێن دەکەم بابەتن من هێزی خۆم نیشان دەدەم لە هیچ نەترسام لە هیچیش ناترسێ دەستەکانی لێدا هەستەکانی پێدەنووسی خەونەکانی تێکدا دەستی کردە بێناموسی سانسۆر بەناو هەیە بە فعلی گایرە وەرە سەری گونی میلەت بگرە بایدا کوابانەکان لە بادان کوڕی مەردیش لە سیاسەکان کردن هەمووش دەڵێ لە ئاسمان بین و بەردەی ناوێ لێرە تەنها سێکسە بیر و ڕا دینیش نەما بۆ ئەڵڵا هیچی بوونی نەما خوا میلەتێکی ساقی سقوت هەموو هەست بە نەقس دەکەن زۆری تەیە سوک و چرک بڕی سوایە ڕەقس دەکەن ڕاست و لاری حەقس دەکەن باش و خراپی نەقس دەکەن هەموو یەکە فەرق ناکات تربێتی یەک شەخص دەدەن هورمزی فێری ئەوە کردە نەزول نەکە بۆ پارە ئەو کوڕە بە کەس ناوەستی ئاگادار باوەندە هەرە لەسەر حەقە لەسەر حەق بیت زەلام دەکوژی لە بۆ حەقی وەری دەگری شەرمەندانە دژمنیشم پێی دەتەقی دەکەم بابەتن من هێزی خۆم نیشان دەدەم لە هیچ نەترسام لە هیچیش ناترسێ دەڵێ من هاری دەکەم بابەتن من هێزی خۆم نیشان دەدەم